بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بارگرانیەکانی کابینەی نوێم دەکەین چی لە ڕووی زیادکردنی باج و ڕسومات بێ لەسەر هاوڵاتیان هەروە چی لە ڕووی کەمی خزمەتگوزاری بێ وەکو خزمەتگوزاری کارەبا ئاو هەروە چی لە ڕووی قۆڕەتکردن و بەتاڵانبرنی داهاتەکانیش بێت کە لە ماوەی 5 ساڵی ڕابردووم کابینەیە لە هەموو ڕوانەوە بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست بووە باز دە بارگرانەکان و لێکەوتەکان یەکەین و چی چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا ئەم کابینەیە بڵێن چی بکرێت بۆ لابردنی بارگرانیەکانی ئەم کابینەیە ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا حەمە حسێن هەورامی شارەزای بواریا بووری لە ستۆدیۆ هەروە لە ڕانیشەوە سەلمان کۆچەری ڕۆژنامەنووس سەیر لەسەر دەکەین سوپاسی ئامادەمتان دەکەین مامۆستا بەخێر بن کە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە پرسی باجەوە دەست پێ بکەین کە لەم کابینەیە هەم لە ڕووی باج هەم لە ڕووی ڕسومات بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان لابرە لە ماوەی بڵێن دوێنێ 4 باج لابرن کە بە شێوی نایاسایی پێشتر خۆیان زیادیان کردبوون بازی سەرچێشتخانە هۆتێلەکان سەر پسوڵی نەخۆشخانە تایبەتەکان سەر ناناوەخانە و سەموخانەکان سەرزەوی بەتاڵ سەرنجی لەسەر ئەو بارگرانی کە لە ماوەی ڕابردوو بە ناوی باج و ڕسوماتەوە لەسەر هاوڵاتیان زیاد کرا. زۆر سپاس بەڕێز من حەزەکەم سپاس بۆ توش و بینەرانی بەڕاستی یەکشت هەیە ئێمە لە باجە بێت تێبگەین باج کە دائەنرێ بۆ خۆشگوزەرانی دائەنرێ ئەبێ خەدەماتێکی تۆ زیادەت هەبێ بۆیە باجدانێ ئێستا بۆ نمونە نانەوە ئەو ساکە عاشە بووە عاشە هەستاوە چی کردووە بەلای بەڕێز ئاردی بە دەعمیاوە بە سەمونخانە و نانەوە خانەکان بۆی بتوانێ نان بە شێوەیەکی هەرزان و شێوەیەکی کوالیتیەکەی باش بێ بیفرۆشە سەمون و هەروەها سوتەمەنی لەگەڵ ئاردیان ئەوسا ئاشەیان پێوت ئاشە دەعمیە کرد ئەمان هیچ دەعمێکیان نییە بۆ هیچ یەکێک لەو مێهنانە نانەوە بێ یان هێن بێ سەمونخانە بێ بۆ نمونە ئەڵێن ئەوانە ئێستا ئەوان هەر لە خۆیانەوە هەستان کۆمەڵێ باجیان ئێزافە کرد لەم دواییە کە لە کاتێک بووە تۆ پەرلەمانە نەبووە ئەبێ پەرلەمان هەبێ بە تەشریعێکی مالی لە پەرلەمانەوە دەنگی لەسەر بدرێ بۆ هەر باجێک ئەدرێ باج لە هەموو وڵاتێکا هەیە بەس باج لەگەڵ ئەوەشە خەڵک مشارکە لە داهاتی ئەو وڵات ماسەوەی کە باس کرد بۆ سەمونخانە و ناناوەخانە دەڵێت لەبری ئەوەی کە بازیان بەسەدا بسەپێنرێ دەبێت پاڵپشتیش بکرێن پاڵپشتی سوتەمەنی بێ کەمکردنەوەی باز بێ بۆی کە لەسەر خەڵی بارگای دروست نەبێت سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراقیەوە هەتا پرۆسەی ئازادیش لە عێراقا عامەتەن بە هەموو لەم پەڕی شارەکانەوە بۆ ئەو پەڕی شارەکان عاشە بووە عاشەش دەعمی ئاردی کردووە بۆ نانەوەکان و سەمونخانەکان لەگەڵ سوتەمەنی ئیتر ئەو نانە هەرزانی کە تۆ دەستکۆتووە و کوالیتی باش بۆ ئەوانە لەبەرەوە بووە بەس ئێستا ئەوانە نە دەعمەکرێن و نە هیچیش باجیشان لەسەردانراوە ئەم باجەش بە بڕیارێک دەچووە لە کابینەی نۆ بە تعلیمات نەک بە یاسای بۆ دەرنەچووە یاسا پەرلەمان تۆ حەل بووە کە پەرلەمان حەل بووە لەکوێ یاسا بەڵێ لە سەردەمی ئەکتی خۆ لە سەردەمی کە پەرلەمانیش کارا بوو ئەو کاتە بازی زۆریان سەپاند کە هیچ بڵێن یاسای بۆ دەرنەکرا بوو بۆی هەموار نەکرابەوە بەس بە ڕێنمای وەکو بەڕێز بوت هەم ڕسومات هەم باج زیاد کرا بە بڕیار و ڕێنمای ئێمە فترەیەکی زۆر پەرلەمان کە بووە هەر هامش خراوە خاستن لەم دوایانەوە خۆشت چاگەزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرەکانی ئێستا و پێش و توریش زۆر جار کە قسەیە کرابێت لە ناو پەرلەمانە قبولمە و قبولم نییە ئاوا وەڵامیان داوە بەس بەڕێز باج دەبێت لە وڵاتان وەردەگیرێ ڕاستە خۆ دەچێتەوە خزمەتی خەڵک بەڵێ ئەبێ ئەی لە هەرێم دیارە بۆ کوێ دەڕۆشوە ئێرە جارە 10 ساڵە بوجەت نییە کە بوجەت نەبوو تۆ نازانی ئەو باجە بۆ کوێ ئەچێت چۆن باجدانی بۆچی داهێنی و ئەو باجە کۆ ئەکرێتەوە لە چ سێکتەرێکا خزمەتی پێەکرێتەوە کۆمەڵێ شت هەیە ئەو نەخۆشخانە تایبەتانش کە
ئەڵێ باجەکەمان کەم کردووەتەوە لەسەر ئەوانە بەڕاستی پێش لەسەر پسوڵەی نەخۆش بۆ ڕاستە و خۆی نەخۆش جگە لە کۆی قازانجی بڵین ساڵانی نەخۆشخانە تایبەتەکان هاتن بازی ڕاستە و خۆشیان سەپان ئێستا بڕم نەخۆشێک کە ڕۆژپا بۆ نەخۆشخانە هەلێکان لە پاڵەوە بازی ڕاستە خۆی لێوەردەگیرە بەڵێ من ئەوە نشتی پێ بڵێم ئەم باجانە بەڕێنمایی دەرچووە قوەی قانونی نییە ئەمە یەک ئەگەر باجێ تەنظیم نەکرێت لە پەرلەمان و مسادقە نەکرێت و لە جەریدەیەکی ڕسمی ئەو وڵاتە ئەعلان نەکرێت هیچ بنەمایەکی یاسایی نییە باش دەتوانین نمونێکی بازمان بووینە سەر وڵاتان چۆنە مامەڵەکردن لەگەڵ باج لێرەکە هەم وەردەگیرێ لە دەرەوەی یاسەدە سەپێنرێ ناخرێتەوە خزمەتی خەڵک چۆنە لە وڵاتانە ئێستا تۆ بڵین لە دەوروبەرە نزیکەکەمان وڵاتە عەرەبیەکان خلیجیەکان باش باج هەیە و ئەو باجانە وای لێ هاتووە ئێستا حکوومەت ئێستا بۆ ئیمارات هەر هەمووی پێویستی بەو نۆتە زەورە و ئەو داهاتە سەرچاوەیەکی زۆری داهاتی هەیە ئەوە نەتیمان پێیان لەوانەیە هەر بە باج بژی بەڵام چۆنە ئەو سەرچاوانەی کە دەستی ئەکەوێت لە نەود بێ لە شتەکانی کە بێ هەمووی خزمەتی خەڵکی پێکرێتەوە فەردێک لە وڵاتە خلیجیەکانە کە لەدایکە بێ هەتا ئەو ڕۆژە ئەچێتە قەبرەوە هەموو شتێکی لەسەر حکومت مشارکە لەو داهاتە ئێستا بۆ نمونە نەوت تۆ دەزانی سەرچاوەیەکی استراتیژی نیشتیمانیە ئەمە بە تایبەتکردن ناکرێ ئەمە پێی ئەڵێن سەرچاوەیەکی نیشتیمانی ئەم سەرچاوە نیشتیمانیە کەس بووی نییە بچێت کۆمپانیای لەسەر دروستکات و شتی دەسە ئەوە هی دەوڵەتە دەوڵەتیش خزمەتی خەڵکی بێ ئەو ڕبحەی کە دەسەکەوێ تۆ ئەو مناڵی کە لەدایکە بێ ڕقەمێکی حسابی هەیە ئێتر لەو کاتە لەدایکە بێ هەتا ئەو ڕۆژێ ئەمرێ هەر حسابەکەی زیاد دەکرێت ئەچێتە سەری ئەمە لە وڵاتان ئاوایە بەڵام ئێمە لە وڵاتی ئێمە نەود نەکراوە بە کۆمپانیایەکی نیشتیمانی حکومی بووە بە چەند کۆمپانیایەکی حیزبی و ئایئیلی باش بەس بۆ باجەکە نەخراوەتەوە پرۆژە نەخراوەتەوە بواری ناوچە کۆر خراوەتە ئەگە خراوە کارەبا بۆ نییە ڕێگابان بۆ نییە مەتاراتت بۆ وایە تربیەت بۆ وایە زراعەت بۆ وایە تەندروستی بۆ وایە کاروباری کۆمەڵایەتی وەستانی پرۆژەکان هەچی هەموو پرۆژەکانە من باسییانەکەم هەچی پرۆژە هەیە وەستاوە کە پارە نییە پارەش هەیە ئەو پارەیە کە چێت بۆ خزمەتی خۆیانە بۆ تایبەتی خۆیان بۆ شەریکاتی خۆیان بۆ عایلەکەیان زەلامی وا هەیە مەسەن پارەکانە باتە ئەمریکا لە یۆنانە لە ئەڵمانیا مەشارعیان هەیە شتیان هەیە خەزنیەکەن ئەوانە شتێکینە عێراقیش تقریبا دوای پرۆسی ئازادیەوە لاموبالیەک دوایەوە عەفوم کە شەڕی داعش دەستی پێکرد دەستی لە بنی هەمانەکە دەرچوو بوو بۆ تەنزیمکردنی وڵات ئێستا خەریکە بکەوێتەوە سەر پێخۆی ئەوە تۆزە ڕێنگاوی بۆ ئەنێت و بیگەڕێنێتەوە بە سیستما دێمە و خزمەتت کاک مامۆستا سەلمان سوپاسی جەنابشی دەکەین کە لە ڕانیەوە لەگەڵمانی دەمەوانەوێت سەرنجی بەڕێشی بزانین لەسەر زیادکردنی ئەو باج و ڕسومات و بارگرانانەی کە لەم کابینەیە زیاد کران و ئێستا شەڵێکی شەیە لە عێراق و گوشار دەکرێت بۆ ئەوەی کەم باجانە ڕێک بکرێن هاوتا بکرێن سەرنجی بەرز لەسەر بارگرانەکانی ئەم کابینێ لە ڕووی باج و ڕسومات لەسەر خەڵک و کاسبکاران بەڵێ دەست خۆش زۆر سوپاس کاک حەکیم سڵاو ڕێزمان بۆ میوانی بەڕێزی شتەیە کا حەکیم لە هەر وڵاتێکدا ئەنگەر ئەم وڵاتە دامەزراوەی بێواتە ئەم وڵاتە بەپێی دامەزراوەکانی هەر دامەزراوە ئیشی خۆی بکاوە هەروە دامەزراوەی یاسایی کە پەرلەمانە ئیش و کارەکانی خۆی بە ئەنجوان تێپەڕن بابەتی باج بابەتێکە ناتوانێت حکومەت لە خۆ باج زیادکە بەڵکو بابەتی زیادکردنی باج دەبێت بەپێی یاسا بێ و دەبێت بەپێی تەشریحی قانونی بێ و دەبێت لە پەرلەمانەوە ڕێگەی بدرێ بەداخەوە ئەم کابینەی نوێی من حکومەت کابینەیەک بوو ئەو قەرار و پرۆژەکانی دەنووسین دەیناردن بۆ پەرلەمان
بە زەخت و نازانم بە چ جۆرێک ئەو پرۆژانەی قوبوڵ کردووە و ئیدی سەپێنراون بەسەر خەڵکدا واتە ئێمە دەتوانین بڵین کابینەی نوێم زیاتر کابینەیەکی پۆلیسی و اقتصاد قورس بووە اقتصاد قورس لەسەر خەڵکی بووە بۆیە ئەو باجانەی زیاد کراون ڕێژەی زیادبوونی باج لە هەندێ سێکتەرەکان بە ڕێژەی لە 100 تێپەڕیوە ئانی زیادکردبوونەکە بۆ نمونە ئێستا ڕێژەی باج لەسەر دەرمان لە هەرێمی کوردستان زۆر زیاد کراوە دیقەت بدە ئەو دەرمانەی کە دێتە هەرێمی کوردستان کە لە سنووری تورکیاوە داخڵی هەرێمی کوردستان دەبێ تەنیا بە یەک ستیکەری حکوومەت ستیکەرێکی بچووکە لەسەر دەرمانەکە دەدرێ بۆی ئەو ستیکەرەوە باجیان بە ڕێژەی لە 150 بۆ 100 دەرمان زیاد کردووە و هەر دەرمانێک شەو ستیکەرەی لەسەر نەبێ ڕێگە نادرێ بێت هەرێمی کوردستانەوە کەواتە ئەو زیادکردنانەی باج و ئەو بار قورسیە لەسەر خەڵکی دروست بووە هەمووی نایاساییە ئەنی نایاسایی نابێ ڕێژەی زیادکردنی باج ئەوەندە زۆر بێت کە نرخی شتومەکان ئەوەندە بەرز کاتەوە ئێستا هەموو پێداویستەکانی ڕۆژانەی خەڵکی پێداویستە خۆراکیەکان پێداویستی دەرمانی پێداویستی خزمەتگوزاری هەموو ئەوانە بە ڕێژەیەکی زۆر باجیان لەسەر زیاد کراوە ئەم با زیادکردنە بۆتە هۆی قورسکردنی بارگرانیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا من تەئکیدم کە دادگای فیدراڵی ئەو باج زیادکردنانە دووبارە ئەویش ناوانێت لە جەستەکانی تری داهاتوودا هەموو ئەوانە بە نایاسایی لە قەڵەم درێن و هەروەها پێویستە خەڵکانێکیش لێکۆڵنەوە کە بەرپرسن لەو زیادکردنی باجە لێکۆڵنەوەیان لەگەڵ بکرێەوە بدرێنە دادگا چکەمە قورسایەکی زۆر گەوران لەسەر خەڵکی دروست کردووە بە تایبەتی دەرمان پێداویستی دەرمان و خۆراکی و مەوادی پێداویستی ڕۆژانەی خەڵکی کە باجێکی زۆریان خراوەتە سەر و قورسایان تەنانە لەسەر بازرگانەکانیش دروست کردووە هەرێمی کوردستانیان خستۆتە دۆخێکەوە کە ئێمە ئێستا ئەو دۆخی هەرێمی کوردستان کە تێیدا لە ڕووی کڕین و فرۆشتنەوە ئێمە لە بەڕاستی لە قەیرانی گرانی شتومەک داینە خەڵک قورسایەکی زۆری کەوتۆتە سەر پارە زوو ئەو پارەی کە لە دەستی خەڵکیدایە موچەکە زوو تەواو دەبێت بەهۆی گرانی شتومەکەکانە مامۆستا ئەوەی کە ئێستا هەوڵێکێ لە بەغداوە فشار هەیە بۆی لە ماوەی چەند ڕۆژ ڕابوو چەند جۆرێکی باج ڕاگیران کە پێشتر بە نایاسایی سەپێنرابوو و هەوڵی دیکەش هەیە بۆ هاوتاکردنی پێویستە هاوتای عێراقبووری یاخود بەشێک لە ڕسوماتیش هێتا باجی لێرە زیاتر وەردەگیرێ تا چەندێک پێویستە هاوتا بکرێن بەڵێ یعنی بابەتی ڕسومات لە بابەتە مەرکەزیەکانن ئەنی چۆن ئێستا مەسەلەی نەوت مەسەلەی سنوورەکان مەسەلە بابەتی ئاو ئەمانە پێیان دەوترێت دەسەڵاتی حەسری لە ڕووقانونی دەستوریەوە کەواتە دەبێ لە هەموو عێراقدا وەکو یەک بێ نەکۆکو ئێستا ئەمە دەبینین بەنزین لێرە زۆر گرانە 1250 دەڕوە لە عێراق بەنزین لە 450 سەر ناکەوێ کەواتە لێرەها بە ڕێژەی چەند زیادی کردووە بە ڕێژەی لە 100 زیاتریش زیادی کردووە ئەوانە هەر هەموو نایاساییە مەسەلەی باج و ڕسومات دەبێ مرکزیت هەبێ دەبێ ڕسمی هەبێ دەبێ لە هەموو وڵاتدا وەکو یەک بێ وەم پێم وایە نەک حکوومەتی عێراقی و پێم وایە لە پەرلەمانی عێراقیشەوە فشار هەیە لەسەر ئەو بابەت و ئەو بارگرانیانەی لەسەر خەڵکی دروست بووە ڕێکاری زۆر دەگرێتە بەر و زۆرینەی ئەو باجان نایاسانەی سەپێنراون بەسەر خەڵکیدا هەڵدەوەشێنەوە ئێستا کتابێک دەرچووە حکوومەت بۆ خۆی چوار باجی لەسەر چوار سێکتەر لابردووە بۆ منە نەخۆشخانە تایبەتیەکان هەندێک باجێت هەروەها
سێ سێکتەری کەش باجی لەسەر لا بردووە ئەمە بۆ خۆی حکوومەت بۆ خۆی دەزانی هەڵە بووە بۆ خۆی دەزانی ئەو باسیاتکردنە یاسایە بۆیە لێ ساڵە دەیەوێت پێشەوەی ئانی حکوومەتی عراقی دەست بە جموجۆڵ و لێپرسینەوە ڕقابە بکە بۆ خۆی لایدا اینجا هەندێک بعد زیادکردن لە هەرێمی کوردستاندا باجێکن لە چوارچێوەی دەستوردانینە ئێستا بۆ منە بەپێی دەستوری عراقی هەندێک شت هەیە باجی لێ وەرناکرێت ئیحفاعات هەیە بۆ منە لێ خۆشبوون هەیە لە هەرێمی کوردستان ئەو ئیحفاعاتانە نەهێڵراون نەماون کە بەپێی دەستور بەپێی قانون تەشریع المالیە هەر بۆنە کۆمەڵێک شت هەیە کۆمەڵێک ماوات هەیە کۆمەڵێک بابەت هەیە کە ئیحفاعاتیان لەسەرە و دەبێت باجەکە داشکانی زۆری بۆ بکرێەوە هەر لە هەندێک شتومەکدا هەر نابێ هەر وەرگیرێ هەرێمی کوردستانەوانە هیچ ڕەچاوی نەکردەوەش بۆ دوو حاڵەت دەگەڕێتەوە یانەوە تا ئەو دەسەڵاتدارانە ئەو وەزیرانە ئەو کاربەدەستانە ئەو بەڕێبەرانە بە ناشارەزای ئەو شتیان سەپاندووە بەسەر خەڵکیدا یانەوە تا زانیاریان هەیە و ئیستیغلالی ئەو دۆخە بێدەنگی کە لە هەرێمی کوردستانە ئیستیغلالیان کردووە ئەگینیا لەسەر ئەو باسیاتکردنە تەنانەت لەسەر نرخی گرانی نرخی بەنزین دەبوایە حکومەت ڕاگیرابە دەبوایە حکومەت ڕاوەستێنرابە نمونەمان هەیە لە ئەردەن کا حەکیم لە ئەردەن سێ ڕۆژ نرخی بەنزین زیاد کرا لە ماوەی 3 ڕۆژدا هەرچی شوفێری ئەو وڵاتەیە مانیان کرد لە هەموو ترافیکەکان لە سەعاتێکدا لە هەموو ترافیکەکان لە سەرجەم شار و شارۆچکەکانی ئوردن یەکسەر هەموو بۆ منە ئامێرەکانی گواستنەوە هەمووی وەستێنرا حدەست بەجێ حکومەت لە وڵاتەدا قەراری دەرکرد بە ئەو داشکاندن و بڕیاری دەرکرد کە ئەو زیادکردنی باج لەسەر ئەو بۆ نمونە بەنزین و مەوادەکانی سوتەمەنی کەم بکرێتەوە وە خۆی لێ بکرێت کەواتە ئێمە پێویستمان بەڕاستی بە هەڵوێستە پێویستمان بە لێپرسینەوە پێویستمان بۆیە بە حکوومەت و دەسەڵاتداران و بەرپرسە چاوچنۆکەکان بڵێن ئیتر بوەستن چیتر ئەو خەڵکە ئەزیەت مەدەن ئەو خەڵکە ماندوو مەکەن ئەو خەڵکە نەچەوسێنەوە تەماشای موچەت دەداتێ حکوومەت موچەت دەداتێ لە 6 لایەکەوە موچەت لێ دەستێنێتەوە اینجا موچەت دەداتێ ڕێگە نادا موچەکەی تو تا 15 مانگ و 20 مانگ بخیانێت و لێ دەستێنێتەوە لەبەر ئەوەی نرخی شتومە گرانە پێداویستەکان زۆر گرانە بەڕاستی خەڵک تەحەمولی ئەو هەموو زەختە ناکە کە لە سەریەتی بەڵێ سوپاس دەکەین مامۆستا بێمە خزمەت جەنابەت سەبارەت بەوەی کە ئێستا هاوتاکردن هەوڵەکەی بۆ هاوتاکردنی باجەکان لەگەڵ عێراق یاخود عێراق داوا دەکە هەموو داهاتەکان بەداهاتی باجیشەوە ڕادەست بکرێ ئەمە چۆن دەبینن ئەمە سەرتایەکی باشە گە ڕێخستنەوەی بکرێت لەگەڵ ئەوەی عێراق وەڵام من پێشێکی جارە حەزەکەم شتێک بۆ هاوڕێم ڕاستکەمەوە ڕسومات جیایە باج جیایە گومرگ جیایە هاوڕێمان هەرسێکی کرد بە یەکێک چکاتەی ئەو کەلوپەلگرانی مەسەلەن نەباجە نە ڕسوماتە ئەوە گومرگی ئەو شتومەکەیە کە لە دەرەوە ئەیهێنیت چەند پێویستەتەوە گومرگی بخەیتە سەر بەپێی ئەوەی تەڵەباتی مشتەمە لەسەر ئەو کاڵایە چەندە مەسەن ئەمە برنجە ئەمە چایە خۆ ڕسمی گومرگی زیاد کراوە لەسەر گومرگ ئاخر ڕسم جیایە گومرگ جیایە باج جیایە تۆ ئێستا ئەچیت ڕسمی مۆڵەتێک پارە ئەیەی کە مۆڵەتێک لە قازانج وەردەگیرێ باج بەڵێ لە عەمەلەکەت لە کارەکەت بۆ ساڵێک تۆ کە لە خۆی سەنەواتی حسابی لە 2 یەکەوە دەست پێەکە بۆ 12 باش 1 خۆ دەزانی عوتڵەیە حساب ناکرێ 2 لە 2 یەکەوە بۆ 12 ئەوە زەریبەکە لەسەر ئەو مهنەیە ئەو ئیشە ئەو کارە مەحامیە دکتۆرە ئەو خۆوانەش هەیەە بەس لە کۆی قازانجەکەوە دەگیرەوە بەڵێ کۆی خۆشانە تایبەتەکان بڵین جگە لەوەی کە ساڵانن لە کۆی قازانجەکە وەریان دەگرت
بۆ نمونە نەخۆشێکیش کە ڕووی دەکرێت نەخۆشخانە تایبەتەکان کە نەشتەرگەرێکی بۆ دەکرا لەڵێ ڕاستە و خۆش هەبوو ئەوە زەریبەیە کە ئەڵێن زەریبەی ئەوە بۆ ساڵەکە ئەوە نەیە مۆڵەت تازە ئەەکەیتەوە ڕسم چییە ئەچیت وەسڵێگە بڕیت مامەڵەیەک دەکەیت مامەلەیەکی وەسڵێکی محاسبە 37 بۆ ئەبرن ئەو محاسبە 37 لەوانەیە 2 دینار 2000 بێ 3000 بێ 5000 بێ بەپێی هینەکە ئەوە ڕسومات تۆ بەقسە بکەم ئەوە ڕسوماتەکەیە بەعض شتێک ئیتر ڕسمی جوان هەیە مۆڵەتەکە وەرەگری تۆ زێپارەکەی زیاترە ڕسمەیە وتمان باجیش ئیشەکەتە بۆ ماوەی ئەو ساڵە ئەمە ڕسومات ئاوایە باج ئاوایە یەتە سەر گومرگ ئەوە تعریفەی گومرگی هەیە تعریفەی گومرگی بەپێی پێداویستی ژیانی ڕۆژانەی ئەو وڵاتە چ پێویستیەکی زەروری هەیە ئەوە زۆر زەرورە و دائیمی و ڕۆژانە تەعاملی لەگەڵاکە ئەبێ گومرگی ئەگەر گومرگەکەش نەکرێت گومرگێکی کەمی لەسەردانێ بۆ ئەوەی دەستی مشتری کە من و تۆین ئەچین لە مارکێتەکان نایکڕین بە هەرزان دەستمان کەوێت ئەو چەندی بخاتە سەر تاجرەکە ئیخاتەوە سەری ئەیاتەوە بۆ مارکێتەکان ئەویژە ئیخاتەوە بەزۆکو ئێستا هەوڵەکەی بۆ هاوتاکردین لەگەڵ بەغداد لە ژێر فشاری عێراق کۆمەڵێک بڵێن بازی ناسایی ڕادەگیرێن ئەمە باشە دەبێت وەکو سیستەمی و چاوتەی عێراق بکرێ بەڵێ من یەکشت پێ بڵێم خۆی وەزارەتی لە نظامی فیدراڵیەکانە وەزارەتی دارایی موحەدە بەڕاستی تۆ ناتوانی بۆ خۆت تعلیماتی وەزارەتی دارایی یەک وەزارەتی دارایی هەیە ئەم وەزارەتە دارایی ئێرە کە لە ئێستا بڕۆ لە فیدراڵیەکانی کە ئەگەر وەزارەتی داراییان هەبێ کۆمەڵێ شت هەیە مرکزیە تەبعی پارە حرەکەی پارە موچە اینجا زەریبە ئەم شتانە ئێستا تعریفەی گومرگی ئەوە نییە چەند جارەکەنە سەریان ئەڵێ با تعریفەی گومرگیەکە موحەد بێتەوە لە سنوورەکانە ئەمانە بەڕاستی ئەبێ شوێنی کە مەرکەز پێڵێن ئیتیحادی ئەوان کە دەریان کردووە ئەگەر لێرە نوقسانیەکی هەبێ بچێتەوە سەر ئەوان ئیتر پێویست ناکە خۆی تعریفەی گومرگی بۆ خۆی دانێ بەزەو خۆی ئەو کاڵایە کە ئەیهێنێ هیچ شەریکەیەکی حیزبیە هەر گومرگیشی لەسەر دانانێ یێتە ناو ئەوە جگەرەیە ئەوە دەرمانە ئەوە مەوادی زراعیە وەکو کیمیاوی و ئەوانە کە یۆریا و کریستاڵ و نازام چیێوانە هێنن دوو شەریکەیە لەولا شەریکەیەک لەلام شەریکەیە کە ئەمانە ئەیهێنن تۆزیعی ئەکەن بە پارەیەکی زۆر هاوتا بکرێت لەگەڵ بەغدا ئەبێ بکرێت ئەزان بۆ ڕسوماتەکەش ڕاستە هەم باج لێرە بڵین زیاتر هەم کری ڕسوماتی زەبنە کارەبایە ئاوە لە بەغدا هەرزانتر تا ئێرە بەڵێ ئیجا من یەک شتیش پێ بڵێم ئەوان بارگرانیەکیان لەسەر ئەم خەڵکە چ لە کارەبا بێ چ لە ئاو بێ چ لە گومرگ بێ دروست کردووە بۆ نمونە ئێستا کابرایەک 50 دۆنمەکا بەگەنم ئەم 50 دۆنمە پێویستی بە یۆریایە بیکڕێ کیلۆی بە 1500 دیناری جا دەستیەکەوێ بەڵام خۆی ئەوە ئیشی حکوومەتە ئەبێ وەزارەتی زراعە ئەبێ ئەوە بکڕێت خۆی دابینیکە بە پێی دۆنمەکانی ئەو هێنانە مەزارعانەتر هەر جۆرە شتێک بێ دەعمیان کە بیان داتێ بۆ ئینتاجەکەیان پارەشیان لێنەسێنن بەڵام لەبەرەوەی لەولاو لەملا دوو کۆمپانیایان دروست کردووە حتا ئەو موادە زراعیانەش بە پارە تۆ ئەگاتە لای خەڵک ئەنجا کارەبا محەتاتی کارەبا وەتەنی نییە محەتاتی کارەبا ئەهلیە هەمووی ئەهلیەکەش حیزبیە لە سەدا شتەی کارەبا لە کەرتی تایبەت بەرهەمی دێنێ باڵێ نەک هەر هەمووی حکوومەت هیچی بەرهەم جگە لە مۆلیدەکانیش مۆلیدەکانی ژەهری مەسوولەکانە هیچێ یەک مۆلیدە بمێنە هی خەڵکێکی عەتیادی بە بزانە هەیە لەبەرەوەی ئەم نەو ئەشتانە کە کراوە و ئەشکرێت ینی ئەبێ حکوومەتی عێراقی هەنگاوی باش بنێ مەسەن یەکێک لەو هەنگاوانە بتوانێت تەوتینی ئەو تەوتینە بۆ موچەی خەڵکات تعدیلی ژمارە نۆی ساڵی 2014 بۆ خانەنشینین بیکات سەر بگرێت ئێتر ئاوا هەنگاو بە هەنگاوەنێ
حاڵی خەڵکیش باش بێت. بەس مامۆستا بە پیاسەی دارەی مالیش بدە هەموو داهاتەکان بڕۆنە بەغدا بە داهاتی باج و ڕسوماتیش و اینجا بێتەوە دوایی بەشەکە بێتەوە ئاوایە؟ بەڵێ تۆ یەکشت کاک حەکیم ئێمە ئەبێ هەنگاو باش بنین بەرەو بەغا لە ڕووی اقتصادیەوە هەڵساوەتەوە ئەتیفاقی استراتیجی لەگەڵ ئەمریکا هەیە لە ڕووی تیجاری ئەیانەوەی عێراق بچێتە منەظەمەی تیجاری عالمیەوە ئەمانە هەموو هەنگاوە بۆ عێراق نراوە. ئێمە ئەگەر بتوانین ئیسفادە لەو حرەکە اقتصادیانە کە لە عێراق هەیە بیکەین بەشی باشمان بەرەکەوێ سبەینێ بۆ ساڵی ئایندا ئەوە خەتی ئاوریشم ئەگە دەست پێ بکات کە ئەوە لە سینەوەیە تەبەسرە و لێرەوە ئەچێتەوە تورکیا و ئەوروپا و ئەوانە ئەو هەموو حرەکەی اقتصادیە. ئێمە دوورەپەرێزی ئێمە لەگەڵ عێراقا ماڵوێرانیە بۆ خەڵک بەس گیرفان پڕیە بۆ مەسوولی. باش بەس وەکو داهاتەکانیش لیستی موچە دەتوانرێت ئەمە ڕێک دەخرێت لە قۆناغیدا چووکە لەم کابینێ بەڵێنیاندا کە چاکسازی بکەن لە بواری موچە بەڵام هەر نیان کرد بۆ نمونە لە بواری خانەنشینی بەڕۆبرایەتی جۆرا و جۆر ئەمانە چارەسەر دەکرێن. کاک حەکیم حکوومەتی کاربەڕێکە هەتا بۆی بکرێ حەزەکە موچە چیهی فەرمان بەر بێ چیهی پێشمەرگە بێ چیهی خانەنشین بێ دەژێ کۆنتڕۆڵی خۆی بێ. بۆ ساڵی پار سێ موچەی تەوزیع نەکردووە کێ بوو بێتە دەرەوە هاوار هەسێنێ لەسەر سێ موچەکە چەند حیزبی مەعارزیشمان هەیە لە کوردستانە ئێبا سەرۆکی حیزبە مەعارزەکانیش بهاتنایە یەکێ عەلەمێکیان هەڵگرتایە لە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو سێ موچەیەمان کردیان نەکرا لەبەرەوەی ئەزانی چی حکوومەتی کاربەڕێکە بە هەموو شێوە ئێوێ خۆی تەوزیعی موچە تاعینات هەمووی لە ژێردەستی خۆیان بێ بەڵام تەکید بە تاعیناتیشان لێ وەرەگرنەوە. بەس ئەوە لیستی موچەکەش یەک دەخرێ بواری خانەنشینی هاوتاکردن بێ دروستکردنیەک بەڕێوەبەرایەتی بێ ئەمانە ڕوودەدات؟ طبعا ئەم هاوتایە ئەبێ بکرێت قەراری مەحکەمەی بۆ دەرچووە ئەو محکمەش محکمەیەکی فیدراالیە خۆ ناتوانن قەرارەکانی کەن بەڵام ئەمان مماتەلەی تیاکەن شتی ئەو جارەژ لەم دانیشتەکەی ڕەمەزانە بوو چی وتم من پێم وانییە بەم زوانە موچۆ شت ئاوا ڕێک بخرێتەوە هەرواژ بوو ئێسش هەتا بۆیان کرێ تەگەرەی تێخەن بۆ نمونە کارەبا تا ئێستا موچەی وەرنەگرتووە دێ تۆ ساڵانە کێشەی تێدایە کێشەکە چیە کاکە پۆلیسی حراسات هەیە ئەم پۆلیسی حراساتانە تەوزیع ئەکرێ بەسەر دایرەکانە پۆلیسی کارەباش هەیە سەر بۆ ناوخۆیە ئەوان لیستێکیان کردووە لە ناوخۆ پارەیان وەرگتووە لیستێکیان کردووە لە وەزارەتی کارەبا بۆیان وەرگتوون چۆن نەبێ کاکەوە هەر عیبەیە ینی بەڕاستی خۆی بێ بیری لێکەیتەوە ئەمە ئەگەر مۆزەفێک بیکردایە دەها لیژنەیان لەسەر دروست دەکرد و عقوبەیان هەیە ئێمە کێ کوردیەتی باش بەزۆکو داهاتەکانیش ئێستا کە داهاتەکانیش تاکو ئێستا کەمێکی بڵێن دوومان زارێکی 80 ملیار زاری 70 ملیار تەسلیمی وەزارەتی دارایی عێراق کراوە داهاتەکان دیارە چی لێ دەکرێت کە داهاتی ناوخۆ لە دەستێکی ئەمین دابێت زۆرە چونکە ئێستا بەغداش داوای داهاتەکان دەکات ساڵی ڕابردوو 4 تریلیۆن دەکات بۆ ئەم ساڵ تامانگی 4 داوای 1 تریلیۆن و 600 ملیار دیناری کردووە ئێمە 32 ساڵە دەستی ئەمین لەم وڵاتی ئێمە نەبووە و هەر ناژبێت بەو ڕقەمانەی خۆیان یەکەم جاریایان بە بەها 500 ئەوە نەو ئێمە مانگانە داهاتی ناوپشتدایان 350 ملیار بەس بەغدادا ئێستا لە 4 مانگی یەکەم داوای زیاتر لە 400 ملیار دەکات ئەخ خۆیان ڕقەمێکیان ناوەتە نەزەم ئەم ڕقەمانە خۆیان هەڵەکەیان تیا کردووە ئەم داهاتە ناو خۆیانە تەفروت و ناکرێ چکاتێ ئێمە بمانەوێ و نەمانەوێ دوو حکوومەتمان هەیە دوو حکوومەتی کاربەڕێکە یەکێکیان لە سلێمانی تەسەڕفات بەداهاتەوەکە ئەویش لە هەولێر تەسەڕفات بەداهاتەوەکە ئەوە شتێکە ناشارێتەوە ئێوە پارێ چی لێ ئەگەر تەسەڕفاتی پێوە نەکەن چی لێ ئەوە نەوتە بە قاچاغی فرۆشن مشتەرەکەن هەردووکیان
لە مەسەلەی ڕەبح دەستکەوتن مشترک. سوپاس دەکەم. بچین و لای مامۆستا سلمان دیارە هاتووەتەوە لەگەڵمان. مامۆستا سەبارەت بە بواری بڵێن خزمەتگوزاری و چەش ئەگەر قسەیەکت مابێت لە کابینەیە بارگرانی زۆر بۆ خەڵک دروست کراوە لە ڕووی وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان بێت وە لە موچەش ئەوەی کە تاکو ئێستاش کێشە دروست دەکەن لەگەڵ بەغداد. بەڵێ کا حەکیم بەسم من ئەو میوانە بەڕێسەر من بابەتەکانی باج و ڕسومات و ئەوە زاریبە تێکەڵ نەکە. من بۆ قسەی وتم بە پێی دەستوری عێراقی مادە 28 ساڵی 2005 دەستوری بەرکات بە پێی مادەکە دەڵێ نابێ باج و ڕسومات زیاد بکرێ دەستکاری بکرێ بە پێی ئاسانە بێ. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو شتانەی کە کردوونی بە نایاسایی بووە چونکە لە ساڵی 2012 هەتا 2021 تا ئێستا حکوومەت بە شێوەیەکی گشتی بە لە 621 بۆ منە باج و ڕسمی بەرز کردوتەوە بەسەر خەڵکیدا و 470 جۆر لە باج و ڕسومات خراوەتە سەر خەڵکی. ئەم باس لەوە دەکەم دەڵێم ئەویان زۆر نایاساییە. اینجا ئەو کەلوپەلەی کە لە دێتە هەرێمی کوردستان مەسەلە دەرمان بابەتەکە داخوازی نییە. ئەو میوانە بەڕێزت وتە داخوازی خەڵکی چەند لەسەرەوە بۆن منەگە داخوازی زۆر لەسەر بێت لەوانەیە ئەوە باجی لەسەر گران بکرێت. بابەتەکەەوە نیە. بابەتەکە ئەو بۆن منە دەرمان دوو کۆمپانیا لەس دوو بنەماڵە بە شێوەیەکی ڕسمی مامەڵەی پێوە دەکەن بە زیادکردین یعنی بە هەندێک شتی زۆر نایاسایی تەنیا یەک سیکە زیاد دەکەن نرخی دەرمان زیاد دەبێ. ئەمن لەسەر ئەوە قسە دەکەم بەڵکو و دەبێ هەمووشمان بزانی شارەزایانی یاسایەکەی و هەروەها ئەو بەڕێزانە هەمومان دەبێ بزانین ئەو بابەتانە مەرکەزینە دەبێ لە سەرانسەری عێراق و بۆ خۆشی ئاماژەی بێکتوێمەیەک وەزارەتی مالیەمان هەیە. قسەکەم لەسەرێوە بوو بینە سەر ئەو بابەتە بەڵێ خزمەت گوزاری و کە لە ئەم کابینەیە دەتوانین بڵێن ئەم کابینەیە پرۆژەکانی هەرمراندن وێران بوو. ئێستا دەفەری بتوێن و پشتەر بەنمونە وەرگین گەرمیان لەلایەکی ترەوە بووە بە دەفەری پرۆژە مردووەکان گۆڕەستانی پرۆژەکان. ئێستا بۆ نمونە بەس لە دەفەری بتوێن و پشتەر 15 پرۆژەمان هێنە هەرمرێنراون مردونە. نەخۆشخانەمان هەیە 11 ساڵە دەستی لێ نەدراوە نەخۆشخانەی 200 قەلەوەرەی. ئانی حکوومەتێک لە ماوە 11 ساڵ پرۆژەیەکی زۆر ئەساس استراتیژی پەیوەست بە ژیانی خەڵکیەوە کە نەخۆشخانەیەکی 200 قەلەوەریە نەتوانی تەواوکە لە ماوەیەدا چاوەڕێکی لەو حکوومەتە بکەین. پرۆژەکان زۆر بە شێوەیەکی خراپ بەڕێوە دەچن بەشێکی زۆریان هەرمرێنراون. بۆ نمونەیەکی تر کە زۆر بۆتە گرێ و مەرگ بەسەر خەڵکیەوە ڕێگاوبانەکانن بە تایبەتی لە دەڤەری لە زۆنی سەوزدا ئەمە بڵێن لە زۆنی سەوزدا. ئەم حکوومەتەی ئێمە حکوومەتێکی پۆلیسی و جوداکاریشی دروست کرد. بۆ نمونە ئەو پارەی لە ڕانیە سەرف دەکرێت کە لەلایەن حکوومەتەوە بۆی خەرج دەکرێت ناگاتە بە ڕێژەی لە 120 ئەو پارەی کە لە زاخۆ خەرج دەکرێت کەواتە ئەمە جیاوازی کۆمەڵایەتیشی دروست کردووە جیاوازیەتی شارەتی دروست کردووە. ئێمە لە دەڤەری بتوێن و پشتەر ڕێگایەکی 50 کیلۆمەتری تقریبا بە 33 ساڵ ڕێگایەکی 50 کیلۆمەتری کە زۆر ڕێگایەکی استراتیژی گرنگە تا ئێستا نەکراوەتە دووسایت ئەو ڕێگای هەموو بۆتە بە چاڵ بۆت بە ڕێگای مەرگ. دووەم هۆکاری مردن لە دوای نەخۆشی لە دوای نەخۆشی دڵ لە دەڤەری بتوێن و پشتەر بەهۆی ڕێگاوبانەکانەوە. لە لایەکی ترۆ ڕێگای سلێمانی بۆ گەرمیان نەتو تەماشا کە ئەم ڕێگایە 15 ساڵە هەر ئاوایە دووسایدەکە بەشی هەمووی بەگەڵ و هەندێکی شتێدا کراوەندێکی هەڵقەنراوەندێکی بووە بە چاڵ خەڵک ناوێت بۆ ڕێگایەدا هەر بڕوە. ئەمە پرۆژە کاتە ئەو پرۆژانی بە شێوەیەکی گشتی کە حکوومەت تێیدا شکستی هێناوە فەشەری هێناوە پرۆژەی ڕێگاوبانە بە تایبەتی لە دەڤەری سلێمانی پرۆژەی ئاودێری ئاوی خواردنەوە. ئێستا لە زۆر گەڕک ئێمە بۆ منە شێرخانمان ئاوێکی زۆر گەورەیە دەوڵەمەندین بە ئاوی شیرین
یعنی بەڵام هێشتا زۆر گەڕکمان هەنە لە شاری ڕانیە بە تانکە ئاویان بۆ دەچێت چەمچەماڵ بەداخەوە ئەو زێ بە گۆپتەپەدا دەڕوا زۆر نزیکە زەی دوکان ئەو هەموو ئاوە شیرین و ساف و جوانە خەسار دەبێت چەمچەماڵەوە خەڵکی چەمچەماڵ هاوینان هاواری لێ دەسیلەتینوان دەخنکێ ئەمە کەواتە لەو دۆ زۆر لەو ڕۆژ کەسێنا لە ڕووی سێکتەری تەندروستیەوە بەداخەوە ئەو دا و دەرمان و خزمەتگوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان دۆخێکی زۆر وێرانەدایە یەک نمونە دێنمەوە بەسە یعنی لە هەموو دەڤەری بتوێن و پشتەر کە ژمارەی دانیشتوانی لەسەر 320,000 کەسەوەیە یەک دکتۆری پسپۆری لە مێشک و دەمار هەیە بە هەموو یەک دکتۆر ئەگەر کەسێک لێرە بۆ نمونە جەڵدەی دەماغ لێیدا ئەگەر هاتووە ئەو جەڵدە دەماغە لە ماوەی 40 دقەدا پشکنین بۆ نەکرێ یەکسەر لە هەموو لەشی لە کاردەوەستێت و دەیکوشێت تەماشای ئەمە کەرتی تەندروستیمانە ئەنی لە 320,000 کەس یەک دکتۆری پسپۆر لەو بوارەماندانە بێت لە ڕووی پرۆژێ ڕێگاڵبانەوە لە ڕووی ئاودێریەوە لە ڕووی کوشت و کاڵیەوە لە ڕووی سێکتەری تەندروستیەوە ئەو حکوومەتەمان بەڕاستی فەشەلی هێناوە هەر دەسەڵات لە مێژە فەشەلی هێنا حکومڕانی کوردستاندا بەڵام لە کابینەی نوێیەم زۆر خراپتر بوو وێرانتر بوو جیاکاری کرا خەڵک سزادرا ئەمە بە ڕێکەیەکتر بابەتی موچەیە موچە لە هەرێمی کوردستان ئەو قسەی لە ئەو قسەیە من دەکەم تێشی دامەسوولم بۆ چەند ساڵی دیش باڕی کورد بێ موچە لە هەرێمی کوردستان حتا یەکێتی و پارتی لەسەر حکم بن موچە چارەسەر نابێ چونکی پرسی موچە بەسراوەتەوە بە نەوت و گاز و خازەوە حتا هەرێمی کوردستان پاکێجی نەوت و گاز و خاز تەسلیمی هەرێم نەکا بە پاکی نەک لەلایەکەوە بڵێ منەوە نەود نانێرم وەستێنراوە بڵێ دەڵێ ئەو ساڵ نازام 63 میلیارمان زەرەر کردووە لەلایەکەوە ڕۆژانە 64,000 بەرمیل نەوت ڕۆژانە بە قاچاق دەڕوە ئەوانە حتا حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی مەلەفی نەوت و گاز و خاز بە تاوەتی ڕادەسی عێراق نەکات و پاکی نەکاتەوە موچە چارەسەر نابێ و حتا پارتی و یەکێتیش لەسەر حکم بن موچە چارەسەر نابێ چونکە فەشە گەندەڵیەکی زۆر لە بواری موچەدا هەیە و ئێمە ئێستا لە قەینانی موچەداینە دە تەماشایکەن مانگێکی موچە دروستە بێ ئێستا هێزە ئەمنیەکان موچەیان دواکەوت دووبارە ئەو جاریش ئەو مانگەش دوا دەکەوێتەوە یەک شتی دیکە کە حەکیم پارتیش لەسەر دەسەڵات بێ بابەتی نەوت مشتەقاتی نەوت تەسلیم بە بەغدا ناکرێت و حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەند و هەرێم بە هیچ شێوەیەک ڕێک ناکەون جا ئەوە خەڵک تێبگا جا خەڵک با قەراردای ئیدی با بڕیار بدابزان چۆن دەکەن و چۆن سزای ئەو دەسەڵاتە دەدەین بۆی لەوە دەرباسمان بێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا سەرمە مامۆستا خولەکێکیش بۆ جەنابەت سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵ لەم کابینەیە لە پسینەوت بەرەنگاری زۆر کرا موچە بەسەموویەوەی کە دراوە لە بەرژەوەندی خەڵکە لە کۆتایی جێبەجێ دەکرێن هەرەبێ بکرێت بەس هیلاکبوونێکی ئەوێ وەختی شێوێ ناتوانن زۆر خۆیان بدزنەوە لێی چکات هەیەەوە شتێک نییە کۆتایی بێ ئەوەی من تۆزێ ترسم هەیە لەم 100,000 خاننشینی پێشمەرگە لەسەر هێزەکانی 70 هەیە چکاتی کاتێک کە پێشمەرگە لە دەرەوە بووە ئەو پێشمەرگە قارەمانانە ژمارەیان لە 12,000 زیاتر نەبووە ئێستا 100,000 پێشمەرگە تەقاعد بووە لەسەر تەقاعدیش نییە سیستمی تەقاعد هەر لە فەرماندەیی 70-80 موچەیان وەرگتووە ئێستا تا ئەوانە تەنزیمەکەنەوە یعنی ئەمانە حەقی پێشمەرگە ئەسڵیەکانیشیان خواردووە و ئەو خەڵکە کە ئەڵێن بن دیوار و ئەوانە لەم 100,000 دەریێتەوە بەسەر خۆشەویستوە لای خۆیان بمێتەوە بۆی لەژێر کۆنتڕۆی خۆیان دابێت لە 70 هەبێ لە 80 هەبێ لە وەزارەتی پێشمەرگە هەبێ بەڕێوەبەتی خانەنشینی لە وەزارەتی دارایی هەبێ لە شوێنی زۆر خەڵک خانەنشین هەر کەسێک کە ڕقابەی بەغایەت لەگەڵ ڕقابەی ئێرە تەدقیقەکە کاک حەکیم چۆن خانەنشین کراوە بە مقەدەم و عەقید و نەقیب و نائب زابط و نازانم هەم والیدەکەی
لە ڕووی هەرە گەورەییەوە لە تەمەنەوە هەم لە بچووکیەوە هەم زەمانێکی کەم بێ و بە لیواوە نسخانە 32 ساڵی تایە لیوایە لیوایە لەبەرەوە ڕاست دەکرێتەوە مشکلەیەکە دەوێت دروست بێتەوە. سوپاس دەکەین مامۆستا حسێن هەورامێرەوە مامۆستا سەلمان کۆچەریش لە ئەڕانیە و سوپاسان دەکەین. سوپاس بۆی بینەرانی بەڕێز، سوپاس باوکاران و خواتان.